خۆشەویستان سڵاوتان لەبێت هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەمە و سەرەتاش سەردێڕی چەند هەواڵ. ناڕەزایەتی خەڵکی ئازادیخواز لە هەمەدان، پەیمانوێکردنەوەی ئازادیخوازان لەسەر مەزاری ڕامین فاتحی، کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامین ئیجتیماعی لە کرماشان، درێژکردنەوەی ماوەی دەستبەسەرکرانی هێرۆ قەدیمی لە سەقز، دەستبەسەرکردنی 15 هاوڵاتی لە شارەکانی کوردستان، گیانەدەستانی 3 کەس بەهۆی ڕووداوی هاتوچوو لە سەقز و خوبشاندانی ئێرانیانی ئازادیخواز بەهۆی ساڵگاتی ژینا ئەمینی لە چەند وڵاتی جیهان. دەستپێکی هەواڵەکان. ناڕەزایەتی خەڵکی ئازادیخواز لە هەمەدان. ڕۆژی یەکشەممە 26 مانگی خەرمانان خەڵکی ئازادیخوازی شاری هەمەدان لە ساڵ ڕۆژی شۆڕشی ژینا هاتنە سەر شەقامەکان و دروشمی دژە حکوومەتیان وتەوە. سەرڕای کەش و هەوای یەکجار ئەمنیەتی و هەبوونی هێزە ئینتیزامیە و لەباس شەخسیەکان هاوڵاتیانی شاری هەمەدان بۆ ئێرانە هاتنە سەر شەقام و بە مەبەستی ڕێگاکان و وتنەوەی دروشمی دژ بە حکوومەت ناڕەزایەتی خۆیان بەرامبەر بە ڕژیمی جەنایەتکاری ئیسلامی دەربڕی. ناڕازیان بە ڕێپێوان و وتنەوەی دروشم خوازیاری ڕاگررتنی سزای ئێدام و کۆتایی هێنان بە سەرکوتی بنەماڵی ئازاد ببورن دادخوازان بوون. پەیمانوێکردنەوەی ئازادیخوازان لەسەر مەزاری ڕامین فاتحی. ڕۆژی یەکشەممە 26 خەرمانان ژمارێک لە ئازادیخوازانی سنا لەسەر مەزاری هەمیشە زیندوو ڕامین فاتحی کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە. بەپێی هەواڵی گەیشت و خەڵکی ئازادیخوازی سنا هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکی شۆڕشگێری شارەکانی دیکە لە ساڵ ڕۆژی قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی و دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی پەیمانیان لەگەڵ ئاواتی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری نوێ کردەوە و بەڵێنیاندا درێژەدەری ڕێگایان بن. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامین ئیجتیماعی لە کرماشان. ڕۆژی یەکشەممە 26 مانگی خەرمانان کۆمەڵێک لە خانەنشینکراوانی ڕێکخراوی تامین ئیجتیماعی کرماشان لە ناڕەزایەتی بە جێبەجێ نەکردن و پشتگوێخرانی داواکاریەکانیان کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوەبرد. خانەنشینکراوانی تامین ئیجتیماعی کرماشان لە ناڕەزایەتی بە دۆخی نالەباری ژیان نەچوونە سەرەوەی ئاستی حەقدەست جێبەجێ نەکردنی گەڵاڵەی هاوسانسازی و کۆمەڵێک داواکاری دیکە لە بەرانبەر ئەو ڕێکخراوەیە گردبوونەوەیان بەڕێوەبرد. درێژکردنەوەی ماوەی دەستبەسەرکرانی هێرۆ قەدیمی لە سەقز. ڕۆژی یەکشەممە 26 مانگی خەرمانان ماوەی دەستبەسەرکردنی هێرۆ قەدیمی چالاکوانی مەدەنی خەڵکی سەقز لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە درێژکرایەوە. بەپێی راپۆرتەکان هێرۆ قەدیمی چالاکوانی مەدەنی خەڵکی شاری سەقزکە چەند ڕۆژ لەوە پێش لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بەبێ بەڵگەی قەزایی دەستبەسەر و بۆ بەندیخانەی شاری سەقز ڕاگوێزرا بوو پاش بەدواداچوونی بنەماڵەکەی دەرکەوتووەکە ماوەی بەندکرانی بۆ 1 مانگی دیکە درێژکراوەتەوە. دەستبەسەرکردنی 15 هاوڵاتی لە شارەکانی کوردستان. ڕۆژی یەکشەممە 26 مانگی خەرمانان 8 هاوڵاتی لە شارەکانی کوردستان لەلایەن هێزامیەکانەوە دەستبەسەر و بۆ شوێنێکی نادیارە ڕاگوێزراون. بەپێی زانیاریەکان 15 هاوڵاتی بەناوەکانی مێهران سائیدی، سیروان حەسەنی، محەممەد غەفوری نژاد خەڵکی شاری سەقز، بێهروز گولنەما و کاوان ڕەزایی خەڵکی شاری سنە، سامان خالیدیان خەڵکی شاری دیواندەرە، هاوڕێ خارەزم خەڵکی شاری شنۆ، کەریم و ڕەحمان قوبادی خەڵکی شاری مەریوان، بەهمەن بالوێ خەڵکی دێهلۆران، مهدی فەیزی خەڵکی شاری قوڕوە و هەروەها جەماڵ حسەینپور لەگەڵ دوو کوڕەکەی بە ناوی ئەحمەد و مهدی حسەینپور لەلایەن هێزە حکوومەتیەکانەوە دەستبەسەرکراون. جێگەی ئاماژەیە کە هیچ زانیاریەک لەباری هۆکاری دەستبەسەرکردنی ئەو چەند کەسە و شوێنی ڕاگیرانیان لەبەردەستان نییە. گیانەدەستانی 3 کەس بەهۆی ڕووداوی هاتوچوو لە سەقز.
ڕۆژی یەکشەمە 26 مانگی خەرمانان بەهۆی ڕووداوێکی هاتوچوو لە شاری سەقز بۆکان 3 کەس گیانیان لەدەستەوە کەسێکی دیکەش بە سەختی بریندار بوو. بە پێی راپۆرتەکان بەهۆی پێکدادانی نێوان چەند ئۆتۆمبیل لە ڕێگەی سەقز بۆکان شۆفێری یەکێک لە ئۆتۆمبیلەکان بریندار بووە و ئۆتۆمبیلێکی دیکە ئاگری گرت و بەهۆیەوە 3 کەس گیانیان لەدەستا. جێگەی ئاماژەیەکە ساڵانە هەزاران کەس بەهۆی خراپی ڕێگەوبان لە شارەکانی کوردستان دەبنە قوربانی ڕووداوی هاتوچوو. خۆپیشاندانی ئێرانیانی ئازادیخواز بەهۆی ساڵگاتی ژینا ئەمینی لە چەند وڵاتی جیهان دوایین هەواڵمانە. ڕۆژی یەکشەمە 26 مانگی خەرمانان هەزاران شارۆمەندی ئێرانی لە وڵاتانی ئەڵمان، ئیتالیا، کەنادا، هۆلەند، ئەمریکا، بلژیک و فەڕەنسا با دروشمی ژن ژیان ئازادی ڕژانە سەر شەقام و ڕێزیان لە یادی تەواوی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری داگرت. بە پێی زانیاریەکان زیاتر لە 500,000 شارۆمەندی ئێرانی لە شاری نیویۆرک بە بۆنەی ساڵیادی گیانبەختکردنی ژینا ئەمینی ڕژانە سەر شەقام و لە شارەکانی لۆس ئانجلس و شیکاگۆش ئێرانیانی ئازادی خواست دژ بە کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان بەڕێوە برد. هەروەها لە زۆربەی وڵاتانی ئەوروپایی ئێرانیانی ئازادی خواست بە وتنەوەی دروشمی دژ بە بەرپرسانی باڵای ڕژیم داوایان لە کۆمەڵگەی جیهانی کرد پشتیوانی لە شۆڕشی ژینا بکەن و سوپای پاسداران وەکو ڕێکخراوێکی تێرۆریستی بناسێنرێت. بەڵی بینەرانی خۆشەویست هەواڵەکان پێشکەش کرا کە تو ساتێکی خۆش بۆ هەمولایەکتان.